بانیتان باش بینەرانی خۆشەویست ئەمڕۆ لە بەڵێ جۆ لێمە ئێستا لەبێ بینەرانی خۆشەویست ئەمڕۆ لە نەخۆشخانەی شەی دکتۆر هێمنم کە تایبەتە بە نەخۆشی هەناویەکان باس و خواستێکی زۆر هەیە لەسەر چەند بابەتێک کامەوە ڕاستەوە خۆ دکتۆر داات حەوێزی کە بەڕێوەبەری نەخۆشخانەکەی بیدوێنم بۆی کە هەندێک گوردەکاری هەیە لە دەمی خۆیەوە جۆمان لێبێت دکتۆر بەخێربەی بانیت باش بانیتان باش زۆر سپاس بەخێر بنیاخۆ دکتۆر با باسی ئەوە بکەین ئەم نەخۆشخانەی سەرەتا لە کێوە دامەزراوە و چەند ساڵ لە خزمەتەکە و بەشەکانی چین بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتیم نەخۆشخانەی هەناویە هەموو بابەت هەموو بەشە هەناویەکانە گرێتەوە یەکەم نەخۆشخانە بۆ کەل شاری سلێمانی دروست کراوە زۆربەی نەخۆشخانەکانی تر لەوە سەرچاویان گرتووە بۆن من نەخۆشخانەی بشانەوەی دڵ نەخۆشخانەی فێرکاری نەخۆشخانەی شار زۆربەی کارمەندەکانیش کارمەندە ڕەسەنەکان و کە سەرەتا دەستیان بەداوام کردو لە نەخۆشخانەوە دەستیان پێکردو بەداوام زیاتر ئەم نەخۆشخانەی زیاتر بەشە هەناویەکان نەگرێتەوە بە تایبەتی بەشی باتنی وەکو بۆ من مۆزعی هەناسە و مەسەلەی سکچون ڕۆژانە و مەسەلەی کێشەکانی هەرسوجگەر و پێش کۆڕۆنا زیاتر نەخۆش هەناوەکانی تیا داخڵە کرد هەروەها بەشێکی تری گرنگی هەیە کە بریتە لە بەشی ڕۆماتۆلۆجی بەشی مەفاسڵ نەخۆشانەی نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە کە مانگانە داخڵەکرێن و ڕۆژانە دەرزی چارەسەری درێژخانەیە بۆ کرێت تامان تاکە سنتەرە کە سنتەری بایۆلۆجیە سنتەری بایۆلۆجی و نەخۆشانی کە پێویستیان بە دەرزی بایۆلۆجی هەیە هەم بۆ نەخۆشی ڕۆماتۆلۆجی هەم بۆ نەخۆشی پێست و نەخۆشی هەرسوجگەریش کە ئەو کەسانی کە پێویستیان بە دەرزی بایۆلۆجی هەیە لەم نەخۆشخانەیە چارەسەر وەرەگرن جگە لە مەسلەی قاوشەکان هەروە چەندین بەشی تریتە کە پێوتر پشکنین بۆ ئەشعی تایە بۆ بەشی دەکساسکانی تایە بەشی ئێماڕای تایە بەشی سۆنەری تایە بەش مختبەرێکی تاقیگەیەکی زۆر پێشکەوتوی تایە جگە لەم نەخۆشخانەیە بەشێکی ترمانی پێتر پێشوازی نەخۆش کە پێشتر خەڵک پێوتر پێشوازی تاوارێکە ئێستا پێشوازەکە سەر بە نەخۆشخانەی هەناوی فێرکاریە کە میشکاتی کۆڕۆناش و ئێستاش خزمەتێکی باش بۆ نەخۆشانەکە کە نەخۆشیەکان پێویستیان بە داخڵبوون نییە بەڵام دکتۆرەکە لەوێ ئایان بینێ و فەحس و پشکنینیان بۆ کات و ئەیانێرێتە ماڵەوە هەروە بەشێکی گرنگتری شتەیە بریتێ لە بەشی چاودێری ورد کە بەشی عینایەیە کە پێشتر لە کاتی کۆڕۆنا چارەسەری نەخۆشانی کۆڕۆنایە کرد بەڵام ئێستا لەبەرەوەی کە نەخۆشی کۆڕۆنا کەم بۆتەوە بەشەکە داخراوە بەڵام بە هیوای ئەوەی کە لە دوای نەمانی کۆڕۆنا بکرد بە بەشێکی چاودێری ورد خزمەت بە خەڵکی شاری سلێمانی بکات ئەو کەسانی کە پێویستیان بە بەشی چاودێری ورد هەیە باشە کەواتە ئەو بەشەی کە چاودێری ورد بوو بۆ کۆڕۆنا و پێشتر خەڵک گرفتیەوەی هەبوو کە شوێن نەبوو داخڵ بن ئێستا بە هەموو شەوێک کۆتایی پێهاتوە و گرفتێکی لە بابەتتان نەماوە کۆیکان کەیسێک کۆڕۆنای هەبوو بێت بەڵێ ئێستا من نەخۆشی کۆڕۆناکان تەنها سێ نەخۆشمان ماوە لەناو ئەم نەخۆشخانەیە یەکەم نەخۆشانەش من وەزعیان باشە یاخود ئەوانن کە پێویستیان بە بەشی چاودێری ورد نییە بەشی چاودێری ورد ئەوەیە کە کەسەکە پێویستی بە ئەمێری هەناسەدانی دەستکرد هەبێ شکر بۆخوا تقریبا ئەچێ بۆ 3 مانگ ئێمە هیچ نەخۆشێکمان لە بەشی چاودێری ورد داخڵ نەکردووە بەڵام چونکە بەشەکە زۆر تازەیە ئێمە هیوای ئەومان هەیە کە لە دوای نەمانی کۆڕۆنا بەتەواوەتی بڕیارێکی ئەوە بدرێت ئەم بەشە بکرێت بە بەشێکی چاودێری ورد بۆ هەموو نەخۆشانی کە پێویستیان بە بەشی عینایە هەیە بە تایبەتی بۆ ئەوانەی کە داخڵەکرێن بۆ مەسلەی هەناسەتونی و کەسانی کە بۆ نەکێشەیەکی هەناویان هەیە کە پێویستیان لە بەشی عینایە هەیە ئەم بەشێکی زۆر ڕێکوپێکە و بە شێوازێکی زۆر مۆدێرن تازە کرایەوە نۆژەن کرایەوە ئامادەیە بۆ ئەوەی کە بتوانین بکەینەوە بە بەشێک کە خزمەت بە شاری سلێمانی بکەم دۆخی کۆڕۆنا باس و خواسی نەماوە ئێستا لە ناو خەڵکە فعلەن نەماوە نەخۆشیەکە یاخود چی لە هاتوو بەعام الحەمدوللا زۆر باشە ئێمە ئەم 2 ساڵێک کە کۆڕۆنا بوو ینی خۆتان نەزانن لۆدێکی زۆر لەسەر خەسخانەکان بوو ئێمە ئامارێکمان وەرگرتووە نزیکەی تەنها لە نەخۆشخانەی هەنای فێرکاری ئەم 2 ساڵی کۆڕۆنا نزیکەی 6700 کەس داخڵ کراوە و نزیکەی 70000 کەس فەحسی بۆ کراوە 70000 کەس کە هاتوون بۆ بەشی پێشوازی لەوێ هەم دکتۆر بینیوێتیان فەحسی لوتەکان بۆ کراوە دوای ئەوە بە پێی پێویستی داخڵ کراویان چارەسەریان بۆ کراوە بەڵام شکر بۆ خۆی ئێستا ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ کەمبوونەوەیە نەخۆشەکان زۆر و نەخۆشانن کە پێویستیان بە داخڵبوون نیە ئەسڵەن نەخۆشی کۆڕۆنا زۆر کەم بۆتەوە ئەویش بەهۆی ئەوەیە کە خەڵک بەشێکی زۆر خەڵک خۆیان تووشی کۆڕۆنا بوون و بەشێکی شان ڤاکسینیان وەرگرت ئێمە بیرمان نەچێت نەخۆشخانەی هەنایی جمهوری بەشێکی گرنگی کە لە کاتی کۆڕۆنا کرایەوە بەشی ڤاکسین بوو کە خەڵکێکی زۆر لێرەوە ڤاکسینیان وەرگرت جورعی یەکەم و دوومەکان لێرە وەرگرت بۆی کە تووشی کۆڕۆنا نەبن یاخود ئەگەر تووشیش بن بە هێواشی و بە سوچی توش بن و زۆر ناڕەحەتیان نەکەن دکتۆر داهات دۆخی نەخۆشخانەکە لە چه بارێکایە لە ڕووی پێداویستی دەرمان
لە ڕووی خزمەتگوزاری پزیشکی بە تایبەت بە وەرزی سکچوون ڕشانە و گەرما. نەخۆشخانەکە وەکو بینایەکە پێویستی بە نۆژەنکردنەوەی ئێمە لە بەرنامانە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی کە بەش بە بەش نۆژەنی بکەینەوە لە ڕووی مەسلەی بێد و مەسلەی مانەوەی نەخۆش وەزمان باشە تقریبا نزیکەی توانین 160 نەخۆش وەرگین بە هەموو بەشەکانیەوە نیاگەر نەخۆشەکە سکچون و ڕشانەوە بە یاخود هەر بەشێکی تروە بێ 160 بێدمان هەیە جگە لە بەشی چاودێری وەرکەمیش نزیکەی 24 بێدە. لە ڕووی دەرمانەوە بەعام وەکو خۆتان ئاگادارن لە ناو سلێمانی وەسعی دەرمان بەعام باش نییە ئەویش کێشەیەکە لە هێنانی دەرمان و لە دابینکردنی دەرمانە بەڵام شکر بۆ خۆ تا ئێستا ئێمە تووشی گرفتی زۆر گەورە نەبووین بە حکومەوەی کە نەخۆشمان کەمە بەڵام لە ڕووی پشکنینەوە باشین لە ڕووی مختبەرەوە زۆر باشین لە ڕووی ئەشیعەوە زۆر باشین بۆنە ئێمە بەشێکمان هەیە پێوتر بەشی دێکساسکان ئەم بەشە کە بۆ ئەو کەسانە کرد کە گومانی ئێسکەندەرمان لێکرێ فەحسی هشاشة العظامە بە تێبی هەر بۆ بەراوردکاریێک پێتەڵێن بۆ نمونە ئەم بەشی دێکساسکانە نەخۆشەکە لێرە بە 5000 فەحسەکەی بۆ کرێت بەڵام هەمان فەحز لە دەرو بە 80000 ئەکرێت یعنی تۆ بەراوردی ئەوە بکە گە نەخۆشە پێویستی بەم دێکساسکانە بێت و لێرە بەردەست نەبێت ئەبێت نەخۆشەکە 80000 بات کە لێرە بە کوالیتێکی زۆر باش ئەکرێت و زۆربەی کات ئێستا نزیکەی تاسێ مانگشی سەر ڕۆژتۆ لێرە بەڵام خەڵکێکی زۆر ئیسفادی لێکە بۆ نە بەشی MRI کە بەشی ئەشعەی مگناتیسیە ئەم بەشە لێرە تا سێ مانگیش سەران نووسیوە بەڵام بۆ خەڵکی کەم دەرامەت بەیانیان ئەکرێت کە بە سعرێکی زۆر ڕەمزیە کرد بە 20000 کرێت بەڵام لە دەرەوە بە 70000 کرێت لە زۆربەی نەخۆشخانە حکومیەکان ئەم بەشە هەیە بەڵام سەرەکانیان زۆر دوورە ئەنیستان بۆن ئەم بەیانە نەخۆشێک هات بۆ لەم کە لە نەخۆشخانەیەکی تری حکومی سەری ئێماڕیان بۆ دانا بۆ مانگی 11 کە ئێمە ئەمڕۆ لێرە توانیمان بۆی بکەین لەبەروی حاڵەتەکەی زۆر کتوبڕ بوو ینی ئەمە خزمەت بە خەڵکی کەم دەرامەتەکە بەڕاستی خزمەت بۆ کەسانەکە کە ناتوانن لە دەرەوە فەحس بکەن فەحسەکان گرانە یاخۆ زۆر سەرەکیان زۆر دوورە ئێمە توانین نەخۆشخانەیە داینێ بۆ خزمەتی خەڵکی کەم دەرامەت زۆر باشە کەواتە ئەگەر نەخۆشێک بێتە لای بەڕێزت تۆ تەوجیهەوەیەکەی کە لێرە داخل بەدا خود لە نەخۆشخانەیەکی ئەهلی واتە ئەو خزمەتانەی کە لێرە کرێ هەمان ئەوانن کە لە نەخۆشخانە ئەهلیەکانە کرێ خود بە زیاتریشەوە جاربیان خەڵک لەوانەیە سێری دیکۆری خەسخانەکان کە بە حکومی خەسخانەکان دیکۆریان کۆن بووە ئێمەش لەگەڵیان کە نۆژەم بکرێتەوە بەڵام بڕام پێ بکە و خزمەتانی کە لە خەسخانە حکومیەکان ئەکرێت لە خەسخانە ئەهلیەکان بۆ شێوازە نییە ینی هەم لە ڕووی دەرمانەوە دەرمانەکان بە بێ بەرامبەر ئەگاتە دەستی نەخۆشەکان پشکنینەکان بێ بەرامبەر ئەگاتە دەستی نەخۆشەکان مانەوە بێ بەرامبەرە ینی بۆ نمونە بەراوردکاریی بەسیط ئێمە و کاتی کە کۆڕۆنا بە عینای کۆڕۆنەمان هەبوو نەخۆشەکە بێ بەرامبەر لە عینای ئەمایەوە بێ بەرامبەر چارەسەری بۆ کرا بێ بەرامبەریش پشکنینی بۆ کرا بەڵام ئەگەر هەمان نەخۆش پێویستی بە خەسخانێکی ئەهلی بووە ئەبووە شەوی ملیۆنێکی باوە ملیۆنێک دینار تەنها بۆ مانەوەکەی جگە لە دەرمان و پشکنین و ڕۆژانش کە دکتۆرەکان ئەیان بینی چارەسەرێنێ بۆ کرد من هەموو کاتێک ئامۆژگاری خەڵکەکەم لە نەخۆشخانە حکومیەکان نەخۆش داخڵکە من خۆم شخصی خۆم بەس لە نەخۆشخانە حکومیەکان نەخۆش داخڵکەم نەخۆشخانە ئەهلیەکان نەخۆش داخڵ ناکەم لەبەری ئەزانم کە ئەو کارمەندانی کە لێرن نەخۆشخانە ئەهلیەکانیش خزمەتی خۆیان کردو بەڵام خەڵکێک ناتوانێت لە نەخۆشخانە ئەهلیەکان چارەسەر وەرگێ خەڵکانێک دەتوانن بەس هیوا هەیە تەنانەت پارەی مانەوەکەی پێ نییە چ جای دەرمان و پشکنین و سۆنر ئەمانە کە مە هەموو لە نەخۆشخانە حکومیەکان بێ بەرامبەر چارەسەر کرد بەتابەتی دکتۆر ئاوات هەندێک نەخۆشی هەیە ینی نەخۆشەکە پێویستی بە بەشی چاودێری ورد نییە بۆ سکچون ڕۆژانەوەیەکە ئەتوان لە نەخۆشخانە حکومیەکان بمێنێتەوە یەک دوو ڕۆ ئەمێنێتەوە علاج وەرەگرێ مەغەزی وەرەگرێ دوایەوە کە چاک بووی ئەرنێتە ماڵەوە پێویست بە چارەسەری درێژخان ناکە زۆر باشە دەنگوەیەک هەیە ئەڵێن ئەم نەخۆشخانەی ڕەنگە نەمێنێت یا دابخرێت ئەمە یەکەم تا چەند ڕاستە دووەم ئەگەر شتێکی وا بێ بەدیل چییە سێم ئێوەکو بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکە چ پلانێکتان هەیە بەڵێ دەنگۆیەکی وا هەیە بە حساب ئەم نەخۆشخانەیە داخرێ ئەگرێ بە بەشێکی تر بەڵام تەسەڕ ناکەم من دەنگۆیان ڕاست بێ ینی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی پێش هەموو کەسێک بیر لە بەرژەوەندی خەڵک دەکاتەوە و خەمی خەڵکێتی بەتابەتی خەڵکی کەم دەرامەت ئەم نەخۆشخانەیەکی حکومیە یعنی بێ بەرامبەر خزمەت بە خەڵک دەکات هیچ بەرنامەیەکی وان نیە ئەمە بە تەنها بەرنامەی ئەومان هەیە کە بەش بە بەش نۆژەم بکرێتەوە و بەشەکەش وەکو نەخۆشخانەی هەناوی بمێنێتەوە بۆی ئێمە کێشەمان لە چیە دکتۆر ئاوات ئێمە هەموو ساڵێ لە شاری سلێمانیە دوو شەپۆڵی نەخۆشیمان هەیە کە هەموو کاتێ پێوە ئەناڵێنین لە وەرزی زستانانە شەپۆلی کۆرۆنا یاخود ئەنفلۆنزای بەراز یاخود H1N1 هەموو ساڵێک ئەمە دووبارە بێتەوە کەمەش نەخۆشخانە حکومیەکانی تر بەرگەی ئەوە ناگرن بۆ نەخۆشخانەی شار ناتوانانی ئیستعابی ئەو هەموو نەخۆشە بکات ئەوە نەخۆشخانەیەکی وەکو باکەپ هەبێت نەخۆشخانەیەک بێت کە پاڵپشتی نەخۆشخانەی شار بێ دووەمیان لە وەرزی هاوینانە سکچون و ڕشانەوە هەموو کاتێ بەتابەتی ئەم ساڵ من تەسەوڕەکەم شەپۆڵێکی سکچون و ڕشانەوەی زۆر بەقوت بێتەوە لەبەر ئەوەی کە وشکە ساڵیە
گەرمایەکەش زووتر هاتوو لە چاو ساڵان بۆیە ئەمەش پێویستمە بە نەخۆشخانەیەکە کە نەخۆشخانەکان بۆ سکچن و ڕۆژانە و حاڵەتی هەوکردنەکان نەخۆشی تیادا خەڵکن جگەل لەوەی کە مەسەری خۆڵبارینش ئەم ساڵ زۆر زیایی کردو زۆر نەخۆشیە بۆی هەناسەتونیەوە پێویستەکە داخڵ کری لە خەستەخانە مش بە هەمان شێولاوانە نەخۆشخانە حکوومیەکانی تر نەتوانین بۆیە بەرنامەکە وایە کەم نەخۆشخانە دانرێت بۆ بەشە هەناویەکان و خزمەت بە نەخۆشخانەکەم کە جگە لە مەسەلەی قاوش هەروە ئەو پشکنینانەی کە باسمان کرد کە خەڵک ئیسفادەی لێکات بەشی پێشوازی نەخۆش کە بەشێکی زۆر تازەیە هەمووی بە ئامێری تازە و هەمووی بە سیستەمی ئەلکترۆنی تازە کراوەتەوە کە مەخسمەتێکی باش بە نەخۆش ئەکرێت ئەگەرم خەسخانە داخرێت کە دڵنیا منە بەڕێبەراتی گەشتن و سیستەمانی بەرنامەی ئەوە نییە بەڵام ئەگەر نەخۆشخانە داخرێت کاتە لۆدێک و قورسایەکی زیاترەکەوێتە سەر خەڵکی کەم دەرامەت و کاتە ناچارەمە خەڵک کاتە خەسخانە ئەهلیەکان کەەوەش لە بەرژەوەندی خەڵک نیە بەڕاستی زۆر باشە دکتۆر وەکو بەڕێزت باست کرد زۆربەی جار بە تایبەت لە وەرزی هاوینە شەپۆلێکی زۆر ناڕەحەت ڕۆکاتە هاوڵاتیان لە سکچون و ڕشانەوە زۆربەی جار خەڵک گرفتیەوەی هەیە لەسەر بێدێک دوو کەس داخڵە بێ جامە لە مناڵ یا لە گەورەم حاڵەتە ئەبینرێت ئێوە چیتان کردووە ساڵ پلانتان چی بۆی ئەمە ڕوونەیە دیاخود کەمترین ناڕەحەتی بۆ خەڵک دروست بێ لە کاتی داخڵبوونیان بێگومان ئێمە وەکو بێدەکان هەموو قاوشەکانمان حازرە بێد و مانەوە و کارمەندی پێویستمان هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان و دەرمانی پێویستی شەیە لە ئێستاە بۆ چارەسەرکردنی نەخۆشی سکچون و ڕشانەوە چکە سکچون و ڕشانەوە زۆربیان پێویستانی زیاتر بە مەغەزیە بە دژە هەوکردنە کە و دەرمانە تا حدێکی زۆر باش بەردەستە پێویستیان بە هەنێ پشکنینیە کە لە نەخۆشخانەکەی خۆمانە بەردەستە بۆ ئێمە هەموو ئامادەکاریان کردو بۆ وەرگرتنی شەپۆلی سکچون و ڕشانەوە ئەگەر حاڵەتێک پێویستکە داخڵ بکرێت بۆ مەسەری سکچون و ڕشانەوە یاخود هەر حاڵەتێکی هەوکردنی تر بەشی هەناوی بێت ئێمە ئامادەین نەخۆشخانەکە بۆ هەموو کەسێک ئامادەیە ئەگەر حاڵەتێکی وا بێت توانین ڕەدهەی تایبەت و قاوشی تایبەت دانین و چارەسەر ئەم نەخۆشانە بکەن کە پێویستیان پێیەتی دکتۆر داهات حەوێزی بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆرێ من سپاس بۆ بەڕێزت